ئەمساڵ بێمانوت زۆر کەسەیە ئەمساڵ بێمانوت ئەمساڵ وشکە ساڵیە ئاو کەم بۆتەوە ئیتر نابێ بە شێوازی لە شێوازەکان مامەڵە لەگەڵ ئاوا بکەی بەڵام ئەمە بۆ یەکسەر چوومە سەر و بابەتە تۆرێکمانەیە پەیوەندی بۆی ئامادەسازیەکەم بۆ کرد باش ژینگەکە لەبەر ئەوەی کا پەیوەستە چکە زۆر جار بارودۆخی مرۆڤەکانیش لەسەر ژینگە و چواردەورێتی سەحر ئێستا بۆ نمونە ڕۆژێک هەڵەسین ئەڵێن بە جەماعی ئەڕێن بۆ سەیرانگای دوکان ئەگە بزانین ڕێژەیەک باش ئاوی تایە ڕێژەیەکی باش ئەتوانین ئەمساڵ دڵخۆش بین لە خۆتۆلانی دەرونی داستودا بێت بەڵام ئەو کەسانی کە پێت هەڵێن وەڵا ڕێژەی ئاوکەمی کردووە و وەڵام بەلوعکی ماڵەوە بە پێ پێویست بکەی ها ئەتوانین ئەو هۆشیاری خۆمانە بەڵام لەوەی کە گرنگە چۆن بتوانین ئێمە سەرچاوە ئاویەکانمان پارێزگاری لێ بکەین و بەپی داتاکانیش ئایا ڕێژەی ئاوی ئەم ساڵ لەگە ساڵانی ڕابردووە گۆڕانکاری چی بەسەرا هاتووە بۆ کاچین بۆ دوکان خەتەکان دیاریەکەین ئەڵێن ئەم ساڵەمەە کەمی کردووە بۆچی ئایا چواردەورمان وڵاتانی دراوسێت تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئێمە چکە پێمان ئەڵێن لە وڵاتی ئێران و ئاوەکەتان لێ بگرنەوە تۆ لە وڵاتی تورکیا و ئاوەکان لێگرتینەوە عێراق تووشیش کوشکە ساڵێ بێت ئەمە بابەتێکانی زۆر جارێمە گفتوگۆ لەسەرەکەین تۆ چۆنی لەگەڵ بەکارێنانی ئاو لە ماڵەوە سەرکۆ هەر خۆی لە ڕووی ئاینیەوە ئەگەر هەر ئێستا واز لە هەموو بابەتێک بێنین کەسانە کە ئایندارن ئەزانن بۆرم لە ڕووی ئاینیەوە هەر تیش کراوەتە سەرەوەی کە مرۆڤ ژیان بکات بخواتەوە بەڵام زیادە ڕۆی نەکات جا ئیتر بێگومان ئاویژێکێک لەو بابەتە وە پێویستیانەی ژیانە کە بە نرخێکی زۆر کەم لە لای خۆمان هەیە بەڵام بەداخەوە هەر وەکو بابەتەکانی تروتمان قەدری نازین ئاوەکەش قەدری نازین ئەمە من زۆر ئەیبینم هەمومان لەوانەیە بینیمێتمان ئەبینی سۆندێک ئەگری بەدەستەوە ئەکەویتە سەیارە شۆردن لە بەردەم ماڵەکەدا چونکە ئاوەکە ئەمە نەبڕێکی دواتر زۆرت بنایەتەوە وەکو تێچی پارەکە دڵت نالەرزێ یاخود بنمونە خاتوونی ماڵەوە ئیتر ئەها سرە ئاوی گەڕەکە بێت دەستەکە بە سۆندە بەدەستەوە گرتون و ئەیگرێتە ئەم قیر و ئەم نازانم سەر جادە و لەسەر بانەوە پیادێتە خۆرەوە هەتاکو بەردەرگا ئەمە گرفتێکی زۆر زۆرە لە ناومانە ڕنگدانەوەی زۆری هەیە جایمە دڵخۆشی نەمڕۆ پرۆفیسۆر دکتۆر دیاری لێرێ بۆی زەر لۆیانەوەستێ بێتە لای ئێمە دکتۆر جان فەرموو بابەتەکەمان زۆر فراوانە پێوەستە بە هەمومانەوە یاخۆ بە خێربێت سەر چاوەکانم بەخێر بیت سەر بەخێر بیت تۆزەگلەیمان کرد لە دەست خۆشمان هەر نەڵێن هاوڵاتیان ئەگەر تۆ لیان نەبووی تا ناوەستای لەگەڵ ساحەچکە گرفتەکانی ئێمە هەندێکی پەیوەستە بە خۆمانەوە هەندێکیشی پەیوەستە بەلایانی پەیوەندیدارەوە بەڵام ئەوەی کە گرنگە زۆر بەخێر بێ دکتۆر دیاری عەلی پسپۆری سەرچاو ئاویەکان بەڕێستان وەکو پسپۆڕێک لەم بوارەیە بۆچی دکتۆر ئێمە هەمیشە مەترسی ئاومان لەسرە یعنی بۆ ئێمە هەمیشە بیرمان لەوە نەکردوێتەوە لە یەکێ لە کۆنفرانسە گەورەکانە کە کۆنفرانسی جیهانیە بۆ وڵاتەکان بەڕێوە چوو لە چەند ساڵی ڕابردووە لە وڵاتی دوبەی بەڕێوە چوو سەرۆک کۆماری خۆمان باسی ئاویە کرد باسی مەترسیەکانی جەنگی ئاویە کرد بۆ ئەم مەترسیە لەسەر ئێمە هەیە سپاس بۆ بەرنامەکەتان زۆر بەخێرێکی گرنگە و خۆشتان زان کە ئەم ساڵێکی قورسە بۆ هەمومان و بۆ عێراق بەگشتی وەروە هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە فاکتەرەکان جیاوازن ینی چەند فاکتەرێک کۆ بۆتەوەی کردو کە ئێمە هەمیشە کێشەی ئاومان هەبێ و ترسمان هەبێت کە سەرچاو ئاویەکانمان بەرەو کەمبوونەوە ئەڕوا دوایان بەڕێوەی نابین وڵان چێ قەیرانی ئەومان هەیە فاکتەرەکان خۆی لەوە ئاگرێتەوە یەکەمینی بمانەوە نەمانوێت گۆڕانکاری کەشوهەوا لەسەر ئاستی جیهان و هەروە ناوچەکە ئەمە فاکتەرێکی گرنگە بمانەوە نەمانوێت کێشەی بۆ دروست کردوین ڕاستە ئێمە بڕیار بەدەستەکانمان هەمیشە جەخت لەوەکەنەوە کە ئاو گرنگە و ئاو ژیانە بەڵام ئەگەر سیرکەین فاکتەری ئەوە گۆڕانکاری کەشەوەمان باس کرد فاکتەرێکی کە فاکتەری سیاسەتی ئاویەکانی وڵاتانی دۆڕەوسێمانە یعنی ئێمە لەژێر ڕەحمەتی ئەو وڵاتانین چ تورکیا بێت چ ئێران بێت کە بە تایبەتی ئێمە ئاوەکانمان بەشدارن سنوورین لەگەڵ ئەم دوو وڵاتە ئەمە وای کردووە کە کێشەکە ئەبێتە جیهانی وەروەها ناوچەیی و هەرێمی ئەمە ژوا کە ئەو وڵاتانش خۆی بە قەیرانێکا بڕۆن ژمارەی دانیشتوانیان زیادی کردووە پێداویستی ئاو زیادی کردووە بیل لەوەکەنەوە کە بەنداوی زیاتر دروست بکەن کە بڕی زیاتری ئاوگل بدەنەوە لەسەر ئەو ئاوە سنووریانی کە ئێمە لەگەڵیانە بەشداروین کە ئەمەش بەڕاستی پێچەوانی یاسا نێودەوڵەتیەکانە ئەمەش خۆی وا لە خۆی کات کە دیسان کێشەیەکی کەمان ئەوەش فاکتەرێکی ترە بۆ کێشەی ئاومان فاکتەرێکی تر ئەوەیە کە ئێمە خۆمان لە ناو چ عێراق و چ هەرێمی کوردستان تا ئێستا بەڕێوەبردنێکی باشی ئاومان نەکردووە ینی ئێمە ساڵی 2019مان بینی
ئێستش ئەبینین یعنی ئەو هەموو بارانە باری ئێستا زۆر جار من لە هەندێک لەو کۆنفرانسانەی کە بەڕێزت باسیەکەیت و حتا ئێستا وەزارەتی سچاوەکانی عێراق و کاربەدەستانی عێراق بیلەوە ناکەنەوە بەنداو دروست بکەن چونکە ئەڵێ ئێمە ئەگەر بەنداویش دروست بکەین ئەگەر باران نەبارێ و ڕووبارەکانمان ئاوی کەم پیا بڕوات پڕ نەبێ بۆچی ئەم مەسرفە بکەین لەبەرەوە پەنایان بردوتە بەر ئەوەی کە ئایا چۆن ئەو ئاوەی کە هەیە ئێستا چۆن وای لێ بکەیت بەشی هاوڵاتیان بکات و دوور بکەوینەوە لە هەندێک زیادە ڕەوی لە ئاوا ینی ئێستا ئێمە ئەگەر سەیری بکەین مەسەلەی کشت و کاڵمان یعنی بەپێی ئەو ئاخرداتا 177 ئاوەکانمان لە عێراق دەڕوا بۆ کشت و کاڵ ئێوەش کشت و کاڵەکەمانە کە بینین ینی تەسەورەکەیت ینی تا ئێستا زۆربەی بەروبوومەکان لە دەرەوە هاورداکەین باشە ئەمە کەواتە بەڕێوەبردێکی خراپ بەڕێوەبردمان بردووە فاکتەرێکی تر ئێمە خۆمان وەکو هاوڵاتی ئایا چۆن پارێزگاری لە سامانی ئاوەکەین چۆن قیمەتی ئەو ئاوە ئەزانین بۆ بەفیڕۆی بدەین زیادە ڕەوی لە ئاواکەین یعنی ڕاستە ئێستا ئێمە ئەگەر خۆمان بەراورد بکەین بە وڵاتانی دراوسێمان ئێمە دووەم وڵاتین لە ڕووی سەرچاوی ئاوەکانمان و داهاتی ئاومان بەڵام سەیری وڵاتێکی ئەردەن بکە سەیری ئیسرائیل بکە ئێخۆ ئەوانیش داهاتی ئاویان کەمە و داهاتێکی زۆر کەمیان هەیە مقارنەتەن بە ئێمە یعنی من هەروە ئەم بەیانیە سەیرێکی بەس ژماری ئەو کانیاوانەمان کرد کە لە کوردستانە هەن ئەی تەسەورەکەی لە شاری سلێمانی و دەوروبەری نزیکی 1100 کانی هەیە لە دووهۆک 3000 کانی هەیە ئێمە لە ئەردەن نییە ئەمە لە ئیسرائیل نییە ئەی بۆ ئەمان ئەگەر سەیری بکەین قەیرانی ئاویان کەمترە لە ئێمە ڕاست ئەوانش کێشیان هەیە بەڵام ئێمە زیاتر پێمانەوە دیارە یعنی یەک ساڵ وشکە ساڵیە بێتتر تەواو پێمانەوە دیارە بۆچی لەبەرەوەی باشمان بەڕێوە نەبردووەوە ژماری بەندا و پۆندەکانمان لە ئاستی باشانی نیە ئێستا من ئەگەر هەندێک ڕقم باسکەین لەو بەنداوانەی دکتۆر زۆر لەوانە ینی ئێمە من یەک نمونەم هێناوەتەوە لەسەر عێراق و لەسەر وڵایەتیشی ئۆریگۆی ئەمبیشی عێراق کە مەساحەکەی نزیکی 430,000 کیلۆمەترە تەنێوتیانیان نزیکی 18 بەنداوی گەورەمان هەیە بەڵام وڵاتێکی وەکو ئەو ئۆریگۆنە 38 کیلۆمەتر و 43 میلیۆن کیلۆمەتر سێجایە نزیکی 1100 بەنداوی تایە 1100 بەنداو تورکیا یعنی ئەگەر ڕقمێکی کە باسکەین باز لە وڵاتانی دراوسێمان بکەین یعنی ئەم ڕقمانە من باسی کانیەکانم کرد کە وەکو خۆمان سەرچاوی ئاو ئێستا مەسەرن هەولێر 486 کانی تایە سلێمانی 1052 کانی تایە گەرمیان 23 کانی دووهۆک 3100 کانی کۆی سنجەق 615 کانی ئەمانە هەمووی سەرچاوی ئاون بەس ئایا بەڕێوەمان ڕاستە کەمی کردووە ویان وشکە ساڵی تەسیری تیا کردووە یعنی بینە سەر وڵاتانی دراوسێ تورکیا 582 بەنداوی هەیە ئێران 83 بەنداوی هەیە سووریا 78 بەنداوی هەیە دیسان و عێراق 18 بەنداوی هەیە هەرێمی کوردستان بەنداوی گەورە تەنیا ئەمە 2 بەنداوی گەورەمان هەیە کە ئەویش ئەوەی کە ئەمە باز لە بەنداوی گەورەکەین نەک بەنداوی بچووک وەکو بەنداوی بچووک بەنداومان زۆرە بەڵام ئێمە باز لە دوکان دەربەندی خانەکەین کە یعنی ئێمە ئەو بەنداوانی کە بە کڵکمانێ ئەبێ هیچ نەبێت خەز نەکەی ویان بڕی ئاوی گرتراوە هیچ نەبێت لە ملیارە زیاتر بێ ملیارە مەتر سێجا باشە دکتۆر ئەمە نەبوونی کەمی ئەم بەنداوانە بۆ ڕێژە و داتای کە لای چەنابتە ئێمە ڕێژەیەکی 18 بەنداویان ئەم ڕێژە کەمە هەمانە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی سیاسیە نایڵن ئەم بەنداوانە دروست بێ هۆکارەکەی زەختی وڵاتانی دراوسێ لەسەرمان نایڵن ئەم بەنداوانە دروستکەین یاخود چی هۆکارێک هەیە کە ئێمە ئەگەر یەک ساڵ ئەو کەم کایتە تووشی قەیرانەبی هۆکارەکان دوولایەنە چەند سیاسیە ئەوە بمانوێ نەمانوێت سیاسی دەورە بینێ وەروها ئابووریشە ینی پتێونەتەوە بەندا و پرۆژێکی گەورەی هەندەستیە پارەی ئەوێ پارەی ترخانکراوی گەورەی ئەوێت بەڵام بگەڕێنەوە هۆکارە سیاسەکە زۆر گرنگە لە ڕژێمی سەدامە نەویستووە بۆ نمونە ئێستا دوو بەنداوی ئێمە هەمانە دوکان دەربەنی خانی ڕژێمی سەدام نەبووە کەواتە ئەو نەویستووە کە بەنداوی گەورە دروست بکەمە ئەدا بەنداوی بەخمەی بەدەستەوە بوو کە دروستی بکە ئەویش هەدەفێکی سیاسی لە پشتەوە بوو کەواتە سیاسەتەکە گرنگێکی ینی فاکتەرێکی گرنگە کەوای کردووە کە بەنداو دروست نەکرێت و هەروەها بڕی ئەو بەنداوە پێویستانە لە کوردستانە دروست نەکرێت وڵاتانی دراوسێ ئێستا کە باز لە بەنداوی بەخماکەین خەت وڵاتی تورکیا بڕوا ناکەم پێی خۆش بێتەوە ساحێبی یەدێکێکی ئاوی گەورە بیت کە کارەبای خۆت بەرهەم بێنیت سەرۆتی ماسی بەرهەم بێنی ئاوێکی دوات پێبێت کە پێویستت پێی نەبێت ئەمە فاکتەری وەکو باسیشم کرد ئێرانیش بە هەمان شێواز یعنی ئەگەر سەیری بکەین ئەو وڵاتە ئەو ڕووبارانەی کە لە ئێرانەوە بۆمان دێت کە بەشێکی هەچەنە ئێمە زەی گەورە و زەی بچووک کە هەمانە زەی بچووکمان کە نزیکی 135 لە وڵاتی ئێرانەوە بۆمانێت
بەس لەسەر ئەو 135 ئەوەی کردووە بن ئەو نزیکی 14-15 بنداوی دروست کردووە. دکتۆر ئێستا ئەوەی کە بەڕێزت باسەکەی بەداخەوە ئەو هەڵکەوتەی هەرێمی کوردستان وای کردووە زەخت لەسەری زۆر دروست بکەن کارتی فشار بۆ بڕینەوەی ئەوە دەردێکە کە بەداخەوە هەر هەیە بەڵام ئەگەر ئێستا ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین ئەم وشکە ساڵیانە ئەم وشکبوونی سەرچاوەکانی ئەو چۆن زەرەر ئەگەێنێت لە ئەو شوێنە نیشتیر جوانی کە مرۆڤی تایە ئەژی ئەبینە هەر بوونە ئەگەر باستی عێراقین دەریاچێکی هەیە ساوە لە پارێزگایی موسەنا ئەبینین ئەم دەریاچەی وشک بووە لە کاتێکا کاتی خۆی ئەم دەریاچەیە کێ لە جوانترین شوێنەکانی عێراق یا هەندێک ناوچەی تر ئەبینن چەندەها گوندە کە لە عێراق چۆڵ کراوە بەڵام ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان لە لای خۆمان ئەم بەجێهێشتنی ناوچانە یان مەترسی لە ناوچەکان بە حکمی وشکە ساڵی تا چەند جەنابەت بەدی ئەەکەی یان پێشبینی ئەەکەی لەسەر ئێمەش هەبێ ئێمە ئەگەر بین باس بەگشتی باسی عێراق بکەین داتایش ترسناکە بەڕاستی ئێمە لە ساڵی 2011 داهاتی ئاوی عێراق کە بۆمان هاتۆ نزیشی 45 ملیان مەتر سێجا بووە ئێستاوا پێشبینیەکرێت لە 2030 ببێت بە 25 ملیار یعنی 150 دا ئاوازێت ئێستا تا 50 تۆ دابەزینت کەواتە بێ بەنیوە بەڵام پێداویستی دوو ئەوەندە زیاد دەکات ئەمە ئاکات بە چێوە دیارە یعنی ئێستا دوێنێ من داتایەکی بەڕێبەری بەنداوی دوکان کە ئەڵێ لە چرکەیە کە ئێمە 6 مەتر سێجا بەر ئەدەینەوە لە ئاوی دوکان ئەم 6 مەتر سێجایە لە چرکەیەکە لەوە چێ 5 یان 0 یا 5 مەتری نەگاتە بەسڕە ئەی باشە واکە کە ئەمە زیاترینی خواروی عێراق زۆر پێوەی دیار بێ بۆ بابەتۆی کە باست کرد بەڕێزت دەوان دەریاچەی ساوەکە باسەکەی ئەویش دەریاچەیەکە ئاوەکەی لە کوێ لە ئاوی ژێرزەویەوە بۆی دێت ئاوی ژێرزەویش کە دابەزی تەغزیەی ئەو دەریاچەی ناکە واکە بەرە وشکبوونەوە چۆن دەریاچەی ورمێژ بە هەمان شێواز بە هەمان شێوازە کەواتە ئەمە واکات هەڵکەندن یعنی جێگۆرچێ لە شوێنی نیشتەجێبوون دروست ببێت بە نیسبەت عێراقەوە ئێمە ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین ڕاستی ئێستا ئێمە ئەم ساڵ پێمانەوە دیارە کە بڕی داهاتمان کەمی کردووە بەڵام ئەم بڕە بۆ ساڵانی داهاتوو باشتر ئەبێت بەڵام ئەگەر ئێمە وەکو سلێمانی ئینفراستراکچەرێکی ئاومان هەیە بێت و سلێمانی ئەم ئاوی هەمانە بەشی بڵێن ملیۆنێک کەس ئەکات ئەگەر ملیۆنێک کەس یان 500,000 کەس لە خواروی عێراقەوە بۆ ئێمە بێت کەواتە لای ئێمەش دیسانە ئەو کێشەیە دروست ئەبێ ئەگەر سەیری بکەین ئێمە تا ئێستا ئەوە نین هەڵکەندین لە شوێنی خۆمان سەرچاوی ئەومان تا ئێستا ئەوەنە هەیە بەشی ئەومان بکات کە هەڵ نەکەندین بەڵام کێشەکەمان لە چیایە لەوایە کە ئەو زەختەی کە یەکە سەرمان لەکیێوەیە لەو کۆڕەوەی کە لە خوارەوە لەوانەیە ئەگەر هەیە لە ساڵانی داهاتووە بەرەو ئێرە بێت یعنی ئێستا گەسەی شاری هەولێر بکەین ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی عەرەبی تایە وانە بەس ئەمە ئەگەر ئەم قەیرانە بەردەوام بێ زیاتر ئەبێت ئەکە سەرچاوی ئەوی نەبێت کە لە وەڕی نەبێت ئەی چی بکات ینی ناچار ڕوولێکیەکە لە کوردستانەکە کوردستانی وەکو وایە کو ماڵێک وایە ئەم ماڵە بۆ نمونە داهاتێکی خۆی هەیە بەشیم 4 کەسە کاگەر بێ بە 6 کەس و بەکارهێنانەکەش کەواتە ئێمە وەکو کوردستان جارێ ئەو کێشەیەمان لەسەر نیە بەڵکو نەخێت بۆمان دێت خەڵکمان بۆ دێت ماعادا هەندێک شوێنمان هەیە هەندێک گوندمان هەیە گوندی گەرمیان و ئەمانەوە ئەبژبینین ینی خۆشمان هەر ئەمە لە ساڵەکانی نەوەتەکانەوە هەر هەبووە چونکە گەرمیانمان سەرچاو ئاوەکانیان کەمە وەکو ها باسم کرد 23کانی تایە لە چاو سلێمانی کە 1100کانیە لەبەرەوە ئەو گوندانە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئەو دانیش بووتەوە ئەگەر ئەم مەسەلەی بێئاوێت بەردەوام بێ بە دڵنیایە ئەوانیش ڕووەکەنە شارەکان و کۆچەکی تقریبا جزئی ڕوو ئەدات بەڵام ئێمە وەکو شارەکانمان نەخە شارەکانمان تا ئێستا پارێزراوە خۆشبەختانە حکومەت تا ئێستا بڕی ئاوی پێویست چکە ئێمە باس دەکەین یان ئێستا شاری هەولێر و شاری سلێمانی باس بکەین ئێمە سلێمانی لە بینی دوو بەنداوین خۆقابلە ناکرێت بڵین وڵا بێ ئاوە بین بەشی ئەوە هەیە هەروەها ئەوەکانی و کارێزمان هەیە کە پێداویستی هەوڵاتیان دابین بکەین هەولێریش زەی گەوری لاو نزیکە ئێزەی گەورەش کاتێک بووە لە ساڵێکا 14 ملیار مەتر سێجا ئاوی پێدا ڕۆشتووە زۆر ئێستا دابەزی بە 7 ملیار مەتر سێجا ئاوی پیاڕوە شارێکی وەکو هەولێر لەوە لە ڕۆژێکە یان بۆ نمونە 500,000 مەتر سێجا ئاوی بێوەکو ئاوی پێداویستی ناو ماڵ و خواردنەوە 500,000 مەتر سێجا بۆ ئەو داهاتە زۆرە هێشتا زۆری ماوە دکتۆر زۆر جارێمان لەگەڵەوەی کە لەخوا بەزیابێ ئەوە نەهامەتیمان نەبینەوە بڵیتر ئاومان نابێت بەتایبەتی ئەگەر پارێزگای سلێمانی بێ قەت نەچوینەتە سەر و نەهامەتیە بەڵام پارێزگاکانی تر زۆر ساڵ بینی ومانە لە هەولێر هەندێک گەڕە کۆندێناوچەی بێ ئاویەکی بێشمار ڕووی تێ کردووە دکتۆر بەشێکی ناکەوێتە سەر خۆمان کە ئێمە ئەم ئاوە سازگارە جوانەمان هەیە بە فێڕۆی ئەین ینی هۆشیاری خۆمان کەمتر نییە لەوەی کە ئێمە قەدری ئاوی خۆمان نازانی کە ئاوێکی سازگارە چکە
کە زۆر وڵات بەدەست ئاوی هەیە بە سازگار نییە ئاوی هەیە بە خواردن نابێت بەڵام ئێمە ئاوەکەمان لار شوێنێکەوە بڕۆ ئێستا بڕۆ بەرەو شارباژەرە لار کانیە لا بە بێ کێشە چنگی پیاکە و ئاو بخۆرەوە ئاوەکەمانە منە سازگارە بەڵام ئەوەی کە گرنگە چۆن قەدری بگرین دکتۆر پرسیارەکە زۆر جوانە ینی ئێمە با بەشێکیشی هەر نەیخینە سەر هاوڵاتی ینی جەنابەت باسی شاری هەولێرت کرد هەولێر 20 کیلۆمەتر لە سەی گەورەوە دوورە تازە وایستا ئەو پرۆژەی کە پرۆژێکی خێران بۆ دروستکردوون بریا چەند ساڵ لەمەوە پێش ئەو پرۆژەیە بکرێت چونکە ئاوی زێ 20 کیلۆمەتر دوورە ینی بە 20 کیلۆمەتر تو توانی شاری ڕزگار بکەیت وتمان داهاتی زەی گەورە زۆرە ئێستا ئێمە شاری سلێمانی بە نزیکی 6 کیلۆمەتر ئەو ڕاکێشین بۆ شاری سلێمانی لە دوکانەوە کە جیاوازی بەرزی 400 مترە ئەو جیاوازی بەرزیە ئەمە تۆ پارەیەوێ ئەمە مزەخەیەوێت بەڕاستی ئەمە گاڵتە نییە تۆ لە جیاوازی 400 مترەوە ئاو بێنی بۆ شارێک هەولێر نەخێر هەم مەسافەکە 20 کیلۆمەترە بۆ جیاوازی بەرزیش زۆر کەمەلەوە چێت 5 کیلۆمەتر 10 کیلۆمەتر 20 کیلۆمەتر بێت ئەمە بەشێکی بەشەکەی کەری زۆر ڕاستەمەی بە ڕێزت باسەکەی من هەمیشە ئاڵێم هەندێکانیمان هەیە کە باسی کانیانوەم کرد هیەوەیە بەس بیکەیتە بوتڵێکەوە بی بە خەڵک بیخۆیتەوە بەس ئەوەنە تۆزێ لە ڕووی بایۆلۆجی و کلۆنینیشنی بۆ بکەی ویان تاقیمی بکەیت بێ بە خەڵک ئاوی سەرچنارمان ئاوی ئەحمەداوەمان ئاوی بێخاڵمان بەس لێرا کێشەکە ئەوەیە وەکو بە ڕێزت باست کرد ئێمە قیمەتی ئەو ئاوە سازگارە نابینین ینی هاوڵاتیە کە ئاوەکە ئەگاتە ماڵەکەی وازانێ بەلاشە ئەمە بیڕژە سەر زەوی ئێمەش لەسەر حکومەت کەوتووە کە تۆ تامەترێ سێجا ئەگاتە ماڵەکەی تۆ بزانە چەنە ئەکەوێت لەسەر حکومەت با ڕۆژێ ئاو نەبێت خەڵکێکی ئەڵێ جاو ئاوە چێ پیسەمەی خۆرەوە یان بە کەڵک نایە ئەو کورگ ئاوی کوردستان هەمووی پیس بووە دە باشە با ڕۆژێ ئاو نەبێت دوو ڕۆژ ئاو نەبێت ئەچێت تەنکەری ئاو بکڕێ بە 7,000 دینار بەڵام ئەو ئاوە بە پیسە زانێوەیان قیمەتی ئەو ئاوە نازانێوەیان پاری ئاوەکە نایە بۆ نمونە کەواتە بەشێکی زۆری وەکوتم دوو هەمەلایەنەیە بەشە زۆرەکەش یەکەوتە سەر هاوڵاتی ینی من دیسان با داتەیەکتان بۆ بخوێنم و ئاوی کە بۆمانێت ئەوی کە بۆمانێت چۆن بەکارهێنین لە ماڵە ئێمە لە ئەو ئاوای بۆمانە 127 بەکارێنین بۆ خۆشتن 127 118 بۆ توالێت و فلەشینگی توالێت 115 بۆ جلشتن 116 لە ناو مەتبەخەکانمانە بەکارەهێنین کەواتە ئەگەر ئێمە بێت و وەکو هاوڵاتیەک بێجگە لە کەمیەتەکانی کە ئەوانە کە من کەوەی کە مەسەلەن بۆ نمونە بانوویەکی هەیە یان مەسەلەن شتێکی ساری پێشوە حوشەی پێشوە ئەوانە نسبەتێکی کە من بەس نسبەتە زۆرەکە ئەگەر سەیری بکەین بۆ خۆشتنە نسبەتە زۆرەکە 127 بۆ خۆشتنە گەرمیشە دوکتۆرەکە بخۆیە بەڵام ئێستا خەڵگەڵێکی خۆم نەشۆم نەخێر چەمە نەیوتۆ خۆ بشۆ بەڵام لێرە ئێمە ئەگەر سەیری بکەین ئەم مۆزوعە چۆنەڵین ستەیکۆڵدەرەکان ئەبێ هەمووی بەژار بن ئێمە کە ئەچینە حەمامەکە ئەگەر سەیری بکەین ئەبێت ئەو تاجرە کە بۆ نمونە دۆشێکم بۆ هێنێ دووشێکی وای بێت کە زۆر ئاو بۆ نمونە چۆنەڵین وۆتەر سیڤینگ دیڤایس ئەو ئامێرانەی کە پارێزگایی لە کەمکردنەوەی ئاوەکات یعنی بۆ نمونە ئێمە بەلوعەکانمان ئەگەر سەیری بکەین وەکو جاران نییە فلتەرێکی پێوەیە ئەم فلتەرە وای کردو کە بەری تۆ ئاوێکی کەمتر بەدەستا بکەیت لەبەرەوە ئێمە ئەگەر سەیری بکەین کە ئەچینە حەمام ئەقەی چێکا بە کە دووشەکە ئەکەینەوە وەنیە بەری نەدەینەوە تا ئێمە لفکەکە لە خۆمانە خەین و کەفەکە ئەخوسێنین وەنێ با بگرینەوە ویان کاتی کە خۆشتنەکەمان کەم کەینەوە ئەمە بەم شێوازە یان ئێم مەسەرەن بۆ نمونە ئەو کوتمان ساهەشدێت چێ بۆ توالێت ئەم توالێتە ئەکرێت توالێتێکی مۆدرن بێت کە سەتڵەکەی بچووک بێت و ئێستا حالێن چیەکەن هەندێک لەو وڵاتانە بۆ ئەوەی کەمتر لەو سەتڵەش کارکەی ئەچێ وەزنێک یان چیسێ پڕەکە لە مادەیەک ئەی خاتە ناو سەتڵەکەەوە بۆی ئاوێکی کەمتری تیاوە بۆی کە فڵشەکەی تو ئاوێکی کەمتر بەکاربێنی ئەمانە هەمووی واکە ئەگەر ئێمە ئەمانە پێڕۆ بکەین لەوە چێ ئەو ئاوی کە بۆمانێک کە ئێستا لەوانەیە 200 بۆ 250 لیترمان بۆ بێ بۆ هەر تاچێک کە ئاو دێتەوە بۆمان ئەمە کەم کەینەوە بۆ 150 لیتر ئێمە واکات کە هەم ئەو ئاوی کە بۆمان دابی نەکرێت کەمتر بێ و خۆشمان یعنی ئێستا لەوە چێ هەندی عایلە 4 کەسیشە ئایلەیەکی 6 کەسە ئەم هیچ مشکلەی نییە ئەم بم 4 کەسی و ئاو کڕێبەتەن کرد بەشی ناکە دکتۆرێمە سیستەمیشمان نییە یعنی سیستەم بۆ بەکارهێنانی ئاو ینی زۆر جار نمونەمان لەبەر دەمە ینی من خۆم بەری کەوتم لە وڵاتی ئەڵمانیا یعنی شەقامەکانیشان وا دروست کردووە کە بارانە بارێ وەکو بێژن وایە ئاوەکە چێتە ژێرەوە گلدانەوەی هەیە بۆ کۆمەڵی بابەتی کە بەکارێنن لەناو ماڵەکانە لەناو باڵەخانەکانە ئاوەکە چی چۆن بەکارێن سێ بابەت لی دوورەکەیتەوە
بەفرێکی زۆر ببارە پێویستە بە هیچ سوتەمەنیەک و هیچ کارەبایەک و هیچ شتێک نییە ئەم ئاوە بەناو دیوارەکان بە بۆریەکان ئاڕوە یەتە ئایسۆنەکەەوە گەرمی بە ماڵەکە دوایی ئەچێتەوە ناو حەمامەکەت خۆشتی پێشووی یەتەوە بۆ سەر سنگەکەت حاجەتیشی پێشوویت و هەرو ئاوەشە بەکاری هێنێ ڕێژەکەشی دیاری کراوە ئێمە زۆر بە فیڕۆدانمان هەیە دکتۆر یعنی فیڕۆدانێکی یەکجار زۆرمان هەیە یعنی ئاو یەتەوە بارانێکی زۆرە بارێن ئەڵێ ئین خۆیان لێو بە زیابێ بەڵام ناتوانانی گلی بینەوە یەکسەر کە گەرمایەگەی ئیتر ئەو لێک شوێنە نامێنێت دکتۆر خۆی ناو ماڵەکانیشمان بڵێ ئەو بەشێکی تەواوە بەڵام ئێمە بابینە سەرەوەی کە بەسم لە دەست بە ئاوگرتنەوەکەیە کە ئێمە توانین لە ناو ماڵەکانمانەوە بکەین ئاوێکی کەم بەکاربێنین بۆی بەشمان بکە خاڵی سێهم و جەوهری ئەوەیە کە بەڕزت باس کرد مەسلەی کەڵین گرەی وۆتەر ئاوی ڕەساسی ئێمە ئەو ئاوی کە بەکاری هێنین چۆن دیسانەوە سەر لە نوێ ڕیسایکلی بکەین و بەکاری بێنینەوە خۆی ئەمە کێشەکەیە سلایدێکێک لەو نمونە سەرکەوتوانە لە جیهان کە ئاوێ بەکار هاتوو دوبارە بڵێ لە زۆر شوێن لە زۆربەی شوێنەکان ئەمە لە عالەما هەیە و حتا ئێستا لە وڵاتە گەرمەکان مەسەن لە وڵاتانی کە ئاویان زۆر کەمە ئەو وڵاتە ئەفریقیانە حتا ڕتوبەتی ناو ئاو هەندێک من بابەتێکیشم نووسی لە فەیسبووکی خۆم ئامێریان بۆ دروستەکەن بۆ مەکتەبەکان چکە ئاو نییە لەوێ زۆر کەمە ئێستا لە سۆماڵ مەسەلەن تاکێ 5 لیتر ئاوی بەرەکەوێ بۆ مەکتەبەکان چیەکەن ئامێرێژی بڵین چڕکردنەوەی ئەو ڕتوبەتە ینی بمانێ نەمانێ ئێستا کە ئێمە هاوینە ئێستا کە ئێمە لێرە دانیشتین لەوە چه ڕتوبەت 100 بێ 100 ئەم هاوایەمان ئاوە ئەمان چیەکەن ئەم جیازانە ئەم ئاوە خستەکەنەوە بەکارێنەوە بۆ خواردن و بۆ تەلەبە بە تەعقیمێکی بەسیط یعنی ئەمە هەمووی بەس لەخوا بەزابی خۆی من نەگەیشتوینەتە ئەوە بکەین بەڵام بمانێ نەمانەوە بێ ئەم تەکنۆلۆژیانە پەیڕۆ بکەین لە زراعەتمانە لە دابینکردنی ئامانە بەڵام مەسەری ریسایکلینگ زۆر گرنگە هەر ئەوە نیە تۆ بڵین ئەم ئاو ریسایکلەکەم و بەکاری هێنمەوە ئێتۆ ئەم ئاوە پیسە ئەیکەی تۆ چۆ ئەچێت تۆ ڕووبارەکانمان ڕووبارەکانمان پیس ینی ئاو سازگارەکانمان کە بە ڕێزت باست کرد ئاو سازگارەکانمان پیسە ینی من لە وا بزانم 10 ساڵ زیاترە لە هەموو چاوپێکەوتنێکمان ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان ئەم ڕووبارانەمان ئەگەر بێتوت ئێوە فریای نەکەون ریسایکلی ئاو نەکرێتەوە ئاوە قورسەکانمان نەکرێتەوە ئاوی سازگارمان نامێنێت کاتە پێشنیاری بەڕێزت بۆ نە بەڕێزە دوتوە ئەمە کێشەیە لە بەرامبەر ئەوەیە ئەبێ ئەمە بکەن و توتە چی بکەن چارەسەرەکە یەکەم چارەسەرمان ئێمە ئەوە بوو کەوتمان ئەبێ ریسایکلی ئاوی قورسەکانمان بکرێتەوە ئەم ریسایکلە لەکوێ ئەنجام بدرێت بۆ نمونە لە ماڵەکانە هەبێت لە هەردێک سیرکە یعنی ئێمە ئەگەر سەیری بکەین ئێمە وڵاتێکی ئەوروپینین هەمووی ئەپارتمانتی گەورە بێت تازە ئاخرێکین بەرە ئەو کولتورە ڕۆین و ئەم شوقە و ئەم باڵەخانە گەورانەمان دروستە بێ هەمووی خانوو و گەڕەکە ئەم ئەوانە بە چەند دەرچەیە ئەچێتەوە ئاوی بڵێن ئەچێتە ڕووباری تانجەرەوە ئەکرێت بۆ نمونە وەختی خۆشی حکوومەتی هەرێم پلانی هەبوو بەس نازان بۆ جێبەجێ نەکرا بۆ ئێرۆ چ بۆ هەولێریش ئەم ئاوە قورسانە بکرێتە کارگەیشی ریسایکلینگ لەوێت تەصفیە بکرێت و اینجا بکرێتە ناو ئاوی تانجەرەوە ئێستا ئەکرێت وەکو بەڕێزی باسی کرد لەناو ئەو شوقانەشە ئەکرێت لە ژێر زەمینەکەیە کارگەیشی بەسیتی بچووک ئەو ئاوانەی کە بەکارهێنرێت ئاوی زۆر پیس نییە خاصن ئاوی مەطباخ خۆیان ئاوی خۆشتن ئەکرێت بە ڕیسایکلێکی بچکوک هیچ نەبێ باخچەکانی دەوروبەری پێ ئاو بدرێت هیچ نەبێ بەکاربێنێت بۆ شتنی مەسەرەن سیارە کەواتە ئەمانە هەمووی ئیشی بچووکە ئەکرێت ئەمانە هەمووی جێبەجێ بکرێ هەشتەنە زۆربەی لەو سەرمایه‌دارانە کە ئەم ئاپارتمان ئەڵێ ئەیکین بەس نازانم هیچ شم نەبینیەوە یاخواوا بێ بیکەن بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ریسایکلی ئەو ئاوانە بکرێتەوە و هشداری بەردەوام لە ڕێی جەنابتانەوە میدیاکانەوە هەوڵاتی چۆن دەست بە ئاوە بگرێ یعنی بەداخۆ ئێستا ئەمە بینین هەمومان ئەبینین قەیرانی ئاو هەیە ئاو کەمە بە کۆڵانێک ڕووی ئەو هاتۆ تۆ کابرا ئاوی بەراوە تۆ تەنچەکەی تەوافی پیۆنی ئاو ڕۆشت و ئێوەڵی گوناحە تۆ دڵت پێسووتێ بەڕاستی لایەنە ینی من هیوادارم مامۆسایینە بە ڕێزەکانیشمان لە کاتی وتاری هەینیەکانیانە ئەم پەیامە بگەێنن بەم بە ڕێزانی کە دانیشتون هاتوون بۆ ئەوەی تاعاتی خوا بکەن لە نوێژێکی جمعە ئەوان ئەم پەیامیان پێ بگەێنن ئاو بە فیڕۆدانیش حرامە وەکو چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەوی باسی کردووە لەبەرەوە بێ ئەم پەیامانە هەم لە ڕێی میدیایی هەم لە ڕێی مامۆستایانی ئاینی مامۆستایانی زانکۆ مامۆستایانی قوتابخانەکان ئەم پەیامانە بگەێنرێ بە خەڵکی کە دەست بگرێ بۆ ئاوەکە وەکو بە ڕێزت باسی کرد ئاوێکی سازگارە کە لە کەم شوێن هەیە دکتۆر خۆی زۆر جاری شەڵین ببوورە ینی بەس ناو شارەکان نییە هەنی ئێستا بینید لە دەرەوەی شار خەڵک چەندین باخی هەیە چەندین بیریان لێەوە ڕاستەم ئاوە تۆ بەکاریهێنیدەوە بۆ سەوزبوونە بۆ بەکارێنانی ژیانی خۆتە بەڵام بیریشمان نەچێت سەرچاوی ئاوی ژێرزەویش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئێماگر پارێزگاریش لەو نەکەین لە داهاتووە گرفتی کەمی شوێنەکانی ئاومان بۆ دروستە بێت لە کۆتایی پرسیارەکەی منە ئەگەر سەحەت پرسیاری مابوو
ئەمە کۆتا پرسیاری منە چۆن ئێمە پارێزگاریش لە ئاوی ژێرزەوی بکەین. دیسان باداتایشی کەشتان بۆ باس بکەم کە مەسلەی بەڕێزت باس کرد ئاوی ژێرزەوی کە ئێمە بەداخەوە لە ئەومان بیر نەچێت زۆر گرنگە. بەڵێ ئەوە گرنگە کە چۆن لە دوای ساڵەکانی 2023 خەڵک سەری کردە سەر لەدانی بیر یعنی ئێستا ئێمە ئامارێک پیشان بین ساڵی 2023 نزیشی لە پارێزگای هەولێر 10,275 بیر لێ درراوە لە پارێزگای سلێمانی نزیشی 10,009 بیر لە پارێزگای گەرمیان لە ناوچی گەرمیان بڵین 1950 لە دوهۆک 4,500 بیر یعنی ئەمە ڕقمێکە ئەگەر سەیری ئەو داتایانە بکەی چۆن زیادی کردووە. کەواتە ئێمە ئاوی ژێرزەوی سەرزەوی تاوکەر یەکترین ئاوی ژێرزەوی بمان نوێنەمانەوێ ئاوێکە کە ئاوێکی سازگارە و لە دێش زمانەوە یعنی ئێمە یەک دێمان نییە کە لە شوێنێکا دروست کراوی و کانیەشی نەبێ یەکانیش ئاوی ژێرزەویە و زۆربەی دیەکانیشمان بە ناوی کانەکانەوە ناوبراون لەبەرەوە ئێمە بەڕاستی ئەگەر سەیری بکەین بەداخەوە ئاوی ژێرزەوی کەمی کردووە لە زۆر شوێن لەبەر ئەوەی کە وەکو بەڕێزت باسکرێسە ئێمە ئەوسا ئێمە خوێندکارمانە بر بوو ئەم سیتەکە کەسی لێ نەبوو کانی لێ بوو ئێستا چیت ئەم هەموو باخە خۆشحاڵیەکەی چکەوە باخە و سەوزاییەوە بەڵام ئەمە بابەت یەگێتە پێشەوە من ئەمە ئێستا سەوزم کردووە سەیری ئەم دارانە دەورمان بکەین لەوەچی ئاویی کەمی بوێت چ پێویستەکە من دارێ بڕوێنم با سەوزم کردو ڕاستە لەوانەیە دەدار لەو جۆری کە ئەگەر ئاوی کەمەوێت بەشی دارێکی بوێت بەس ئەمە چیەکات تەماتم بۆ ئەکات یان مەسەرەن بۆ نمونە دارێک کە ئاوێکی زۆری بێ لەبەرەوە تۆ ئەوێ بیر لەوە بکەیت تۆ سەوزی کە بەڵام بیر لەوە بکەرەوە کە شێوازی ڕواندنەکە و دارەکە و چییە با زەیتون بێ مەسەرەن بۆ نمونە لەبەرەوە ئێمە ئەگەر سەیری بکەین بەداخەوە هاوڵاتی و ئەزانێ ئاوی ژێرزەوی مڵکی خۆیەتی کە بیرێ لە ماڵەکەی لێ داڵێ بە ئارزوی خۆمجا تۆ قچێ بەسەرم من ئاو دەرێنم نەخێر لە وڵاتان ئەویش سەعاتی لەسرە چەند بەکارهێنی کەواتە ئێمە وەکو هاوڵاتی و هەروەها ئەبێ حکومەتیش تەڵان پلانی هەبێ بۆ ڕێگرتن لەو زیادە ڕێویەی لە بیر لێدان ئەبێ بزانی تۆ چەند بیر لێدەی و ئەو ئاوە چۆن بەکارهێنی نەکەوە هەستت کرد کە ئەم بیرە لە ماڵەکە تایە بە ئارزوی خۆ بەریێرەوە با بڕوە نەخێر ئێستا هەستی پێەکەین کە زۆر جانم پرسیارم بۆ پێکری ئەرێ بۆ ئەم بیرەمان وشتی کرد وازەحە ینی تۆ ئاوێکە لەوێ بە چەند ساڵ خەزن بۆتەوە ئێستا تۆ ئەم بیرێکی لیا ئەو دوان ئەوسیان ئەو چوار بەش ناکات ینی تۆ تەنکیە گوایە دەسۆندەی لەسەردا بنی هەچەنە ساڵانە ئاچێتەوە سەری بەڵام ئەو تابینین چەند ساڵێکە باران نەباری ئەو بڕەوە نەنیەوەکو ساڵانی تر بەجا دکتۆر ماڵەکانشمان هەر بێش پرسیارەکەی سەرکۆ کە بیکە من وتم ماڵەکانشمان بەداخەوە زۆر بەمان ئەبینین ئەم بەلۆعەکانە سیفونی توالێتە ئەمانە زۆر جار کە تکی ئاوەکە بە بەردەوامی خەریکە لێ ئەڕوا بەڵام زۆر کەس گوێ نایەتێ چونکە لای وای بۆ منە دڵۆپێکی تر بیر ناکاتەوە بە ڕۆژە ئەما بێ بە چەندێک ئاو زۆر سپاس بۆ ڕێنماییەکانی بەڕێزێت دەسڵە بێ بە خەمی هەمومان خەمی لە ئاو و ئەو سامانێکی لە ئێستا بە نرخێکی کەم لە بەردەستمانە بەڵام لە ئێستاە لە جیهان شەڕهای لەسەر سپاس خۆش بێت دکتۆر سپاس بۆ ڕێنماییەکان زۆر سپاس